پاش ئەوەی دوایین عارەبانە لە گۆڕەپانی سێرکەکە چووە دەرەوە و خەڵکەکە بێدەنگ بوون و منیش میوە و شیرینیم بۆ خێزانی پاشا دەگێڕا هەتا تامی دەمیان بگۆڕن. لە هەموو لایەکەوە بینەران دەستیان کرد بە کردنەوەی ئەو پریاسکانەی کە لەگەڵ خۆیاندا هێنا بوویان و دەستیان بە نان خواردن کرد، چونکە دەیانزانی پاش کۆتایی هاتنی پێشبڕکێی ڕاکردنی عارەبانەی شێرەکان ماوەیەکی دەوێت تا نمایشێکی تر دەست پێ بکاتەوە و پێویستە خەڵک لەو هەلە وەربگرن و نان بخۆن. زۆر لە فرۆشیارانی خۆراک چاوەڕوانی ئەو کاتەیان دەکرد و خواردنەکانیان بریتی بوو لە بابۆڵە نان و لۆبیای کوڵاو و هێلکەی کوڵاو و دەیانگێڕا و هاواری کڕیاریان دەکرد. خواردنی سەرەکی زۆرینەی خەڵکی ئەسکەندەریە لەگەڵ شوێنەکانی تری میسردا بریتی بوو لە نان و لۆبیا و پاقلە و شەراب و گەنم. لۆبیا و پاقلە لە میسردا بە شێوەیەکی زۆر دەچێنرا و هەمووان دەیانتوانی بۆ خواردنانە سکی خۆیان تێر بکەن و دوای ئەوە خەڵکەکە نانیان خوارد و فرۆشیارەکان لەناو خەڵکەکە چوونە دەرەوە. نمایشی شەڕی کەرکەدەنەکان دەستی پێکرد. کەرکەدەن لە شێر دڕندەترە و من لە باغی ئاژەڵانی ئەسکەندەریەدا بیستومە گیانلەبەری لە کەرکەدەن دڕندەتر بوونی نییە. چەند قەفەسێکیان هێنا کە تایەیان لە ژێردا بوو. تایە مەبەستی لە چەرخی تەختەیە کە ئەو کاتە تەختەی خڕیان دروست دەکرد و ناوەکەیان کون دەکرد و هۆرەیان تێدەبڕی و دەخولایەوە و لەسەری دەڕۆیشت. هەر قەفەسێکیش کەرکەدەنێکی تێدا بوو. ئەو قەفەسانەی کە کەرکەدەنەکانی تێدا بوو گاڕای دەکێشان و چاوی گاکانیشیان بەستە بووەوە بۆ ئەوەی کەرکەدەنەکان نەبینن و بە بینینی ئەم دڕندەیە نەتۆقن. هەر یەک لەو کەرکەدەنانە دوو شاخیان لەسەر لووتیان هەبوو. کاتێک دەرگای یەکەم قەفەسیان کردەوە کەرکەدەنەکەی ناوی لە قەفەسەکە هاتە دەرەوە و دەستی کرد بە ڕاکردن و هەندێک بەناو گۆڕەپانی سێرکەکەدا گەڕا. لەو کاتەدا کەرکەدەنێکی تریان لە قەفەسەکەیدا بەردا و ئەویش پاش کەمێک ڕاکردن هەڵوێستەیەکی کرد و بەرەوڕووی کەرکەدەنەکەی تر چوو. ئەو دوو گیانلەبەرە بە خێرایی بەرەوڕووی یەکتر چوون. بە شێوەیەک خۆیان بە یەکتری دادا کە من پێم وابوو هەردووکیان مردوون. یەکێک لە کەرکەدەنەکان لەژێر کاریگەری ئەو پێکدادانەدا کەوتە سەر زەوی، هەر وەک بەردێک وابوو کە منداڵێک بیهاوێت. بەڵام پاش ساتێک هەڵسایەوە و پەلاماری کەرکەدەنەکەی تریدا. خزمەتچیانی باغی ئاژەڵان و دوو کەرکەدەنی تریان بەردا و لە مەیدانی سێرکەکەدا ئەم دوانەش دەستیان کرد بە شەڕ. هەڵمەت و پەلاماردانی کەرکەدەنەکان لە هیچ شێرەکان ترسناکتر بوو. هەرچەندە من لەگەڵ خێزانی پاشادا دانیشت بووم، شوێنەکەیشم ئەمن بوو، بێترس بوو، بەڵام هەر دەترسام و بیرم لەوە دەکردەوە هەر کاتێک هێرش بکەنە سەر بینەران هەموویان دەکوژن. هەر یەکێک لە کەرکەدەنەکان لە کاتی هەڵمەت بردنیاندا هەوڵیان دەدا بە شێوەیەک پەلاماری بەرامبەرەکەیان بدەن، دوو شاخەکەیان لە ورگی ڕۆ بکەن. پێستی کەرکەدەن زۆر ئەستورە و شاخی ئەمانە پێستی یەکتری بە زەحمەت کون دەکات، بەڵام بە بەراورد لەگەڵ پێستی شوێنەکانی تری. پێستی ورگیان کەمێک تەنکترە. کەرکەدەنەکانیش ئەوە دەزانن و دەیانەوێت شاخیان لە ورگی یەکتری هەڵبچەقێنن و هەڵیدڕن، بەڵام ئەمانە هەوڵەکانیان بێهودە بوو. هەموو جارێک بەو لەشە زەبەلاحەیان بەریەک دەکەوت. کاتێک لەشی کەرکەدەنەکان بە توندی و بەهێزەوە بە یەکتریان دادا دەنگێکی لێوە هات. ئەو دەنگە لە ناو سێرکەکەدا دەنگی دایەوە. شەڕی کەرکەدەنەکان ماوەیەکی خایاند و هیچ کام لەمانە نەیانتوانی بەسەر ئەوی تریاندا زاڵ بێت. سێرکەکە پڕ بوو لە خەڵک. هەموویان چاوەڕوانی کۆتایی هاتنی ئەو نمایشە بوون، چونکە چێژی خۆی لەدەستدا بوو، بێتام بوو. منیش پێم وابوو ئەگەر پێشهاتێکی چاوەڕوان نەکراو ڕوونەدات
چەند سەعاتێک بەو شێوەیە نمایشی کەرکەدەنەکان بەردەوام بێت؟ جوڵانەوەی ئەو گیاندارە ماند و تووڕانە لێک هەڵسوڕان و نەڕەی تریشقە ئاسای ئەوانە لەگەڵ یەکتردا شێوەیەک لە بێزاری دروست کرد و وردە وردە بینەران لە درێژبوونەوەی نمایشەکە و بێئەنجامی ململانیەکە بێتاقەت بوون و هاواریان کرد کۆتایی بە شەڕی کەرکەدەنەکان بێت. کلیۆپاترا لە ئارسینۆهەی خوشکی پرسی: تۆ دەزانیت چۆنی کۆتایی بە شەڕی کەرکەدەنەکان دەهێنرێت؟ خوشکەکەی وەڵامی دایەوە و وتی: من ئەمە یەکەم جارمە شەڕی کەرکەدەنەکان دەبینم، لەبەر ئەوە نازانم چۆن کۆتایی بە شەڕی ئەو گیانلەبەرانە دەهێنرێت. پاش قسەکەی ئارسینۆها کۆمەڵێک لە کرێکارانی باغی ئاژەڵان کە دواتر زانیم ژمارەیان 200 کەس بوو، بە مەشخەڵی گەورەی داگیرساوەوە هاتنە ناو گۆڕەپانی سێرکەکە و بەرەوڕووی کەرکەدەنەکان چوون. ئەو دووکەڵەی کە مەشخەڵەکان بەرزی دەکردەوە بەشێکی لە بۆشایی سێرکەکە مەیلەوتاری کرد، بەڵام چوون بای شەماڵ هەڵی کرد و دووکەڵەکەی پەرت کردەوە. خێزانی پاشا باسی ئەوەیان کرد کە کەرکەدەن لە دووکەڵ دەترسێت، بەڵام لە کاتی ڕۆژدا پرشنگی ئاگرەکە بەپێی پێویست نابینرێت، بۆیە لە ئاگری مەشخەڵەکاندا شتێکیان دەسووتان تاکو دووکەڵەکەی زۆر بێت و بۆ ئەوەی کەرکەدەنەکان وا بزانن ئاگرێکی گەورە بەرەوڕوویان دێت. مەشخەڵ بەدەستەکان بەرەوڕووی کەرکەدەنەکان ڕۆیشتن. کاتێک ئەو گیاندارە گەورانە ئاگرەکەیان بینی، ترسان و شەڕەکەیان ڕاگرت و خەریکی هەڵهاتن بوون. بەڵام مەشخەڵ بەدەستەکان بە شێوەیەک دەوریاندا بوون بۆ هەر لایەک ڕایان کردبا بەرەوڕووی ئاگر دەبوونەوە و تەنها یەک ڕێگا لە بەردەمیاندا کراوە بوو، ئەو ڕێگایش دەچووە ناو قەفەسە گەورەکانەوە و هەر کەرکەدەنێکیش کە دەچووە ناو قەفەسێکەوە یەکسەر دەرگای قەفەسەکەیان دادەخست و گاکەیان دەنگە دەدا بۆ ئەوەی کەرکەدەنەکە لە گۆڕەپانەکە بەنە دەرەوە. پاش کۆتایی هاتنی شەڕی کەرکەدەنەکان، دوایین نمایشی سێرکەکە دەستی پێکرد کە ئەویش بە ڕیزڕۆیشتنی ئاژەڵانی باغی ئاژەڵ بوو. جوانی ڕیز و ڕۆیشتنی گیانلەبەرانی باغی ئاژەڵانی ئەسکەندەریە ئەو ڕۆژەم زۆر لەلاپەسەند بوو. باغی ئاژەڵانی ئەسکەندەریە گەورەترین باغی ئاژەڵانی جیهانە، ئەوەندە گیانلەبەری هەیە. ئەگەر هەموو ئاژەڵەکانی ئەو باغە بهێنن بۆ ناو سێرکەکە ئەوە جێگایان نابێتەوە. هەروەها لەبەر ئەوەی هەندێکی لە گیانلەبەرانی باغی ئاژەڵانی ئەسکەندەریە زۆر درڕندەن، ناتوانرێت ئەوانە ڕام بکرێت و تا بە شێوەی ڕیزی بچن. باغی ئاژەڵانی ئەسکەندەریە ئەوەندە گەورەیە تەنانەت بۆ دابینکردنی پێویستیەکانی ئاوی ئەو باغە یەک جۆگەیان لە ڕووباری نیلەوە ڕاکێشاوە. بە شێوەیەک پاش تێپەڕبوونی ئەو جۆگەیە بەناو باغی ئاژەڵاندا جۆگەکە دەچێتەوە سەر ڕووباری نیل. ئەگەر ئەو ئاوەیان لە نیلەوە بۆ باغی ئاژەڵان ڕانەکێشایە، ئەوە ئەو ئاژەڵانەی کە زۆر گەورەن وەکو فیل و ئەسپی ئاوی لە گەرمادا دەمردن، چونکە ئەو ئاژەڵانە زیاتر لە ئاژەڵەکانی تری وەکو شێر و مەیمون و ئەوانەی تر پێویستیان بە ئاوە. لە کاتی ڕۆیشتنی ئاژەڵەکان پۆل بە پۆل، سەرەتا فیلەکان هاتن و هەموویان قاچی ئەستوریان هەبوو. کلیۆپاترا وتی: بەگشتی تەمەنی فیل نزیکەی 40 ساڵە. فیلەکان چوار بەڕیز دەڕۆیشتن و هێواشە هێواش هەنگاویان دەنا. بەهۆی هێواش هەنگاونانیان بە شێوەیەک ڕیزەکەیان ڕێک و پێک بوو کەوا دەدزانی دەستەیەک سەربازن و بە بەردەم پاشای میسردا تێدەپەڕن. 100 فیلی گەورەی قاچدار لەو نمایشەدا بەشدار بوون. دوای ئەوەی فیلەکان تێپەڕین، ڕیزی زەڕافەکان دەرکەوت. کاتێک زەڕافەکان هاتنە ناو گۆڕەپانی سێرکەکە، دەنگی قاقای بینەران بەرز بووەوە، چونکە ملی زەڕافە ئەوەندە درێژە کە مرۆڤ بە ناچاری پێکەنینی دێت.
زەرافە سەرێکی بچووکی هەیە، بەڵام لە کاتی ڕۆیشتنیدا سەرە بچووکەکەی بۆ لای ڕاست و بۆ لای چەپ دەسوڕێنێت و جوڵانەوەی سەری بە شێوەیەک پێکەنیناویە کە مرۆڤ ناتوانێت خۆی ڕابگرێت. زەرافەکانیش وەکو فیلەکان چوار بەڕیز دەڕۆیشتن، بەڵام هەر چوار بەهۆی نێرێکەوە بە یەکتریەوە بەسترا بوونەوە بۆ ئەوەی لە یەکتری دوور نەکەونەوە. ڕێزی زەرافەکان وەکو ڕیزی فیلەکان ڕێک و ڕاست نەبوون. زەرافەکان بێ ئەوەی ساتێک لە سەربادان و بەملاو بەولادا بوەستن، دەڕۆیشتن و سەرنجی بینەرانیان ڕادەکێشا و قاقا و تریقانەوەی خەڵکیان زیاد دەکرد. ژمارەی زەرافەکانیش کە بەشداریان کردبوو لەو نمایشەدا وەکو فیلەکان 100 دانە بوون. دوای تێپەڕبوونی زەرافەکان سەرەی ڕیزی بزنەکێویەکان هات. بزنەکێویەکانیش کە چوار بە یەک ڕیز دەڕۆیشتن و هەر ڕیزەیشیان لە دەستی خزمەتچیەکی باخی ئاژەڵاندا بوو، ئەمانیش 100 بزن بوون کە بەشداریان کرد و بە بەردەمماندا تێپەڕین و چوونە دەروازەی چوونە دەرەوەی گۆڕەپانی سێرکەکە. دوای ئەوە نمایشی سێرکی ئەو ڕۆژە کۆتایی پێهات و تێکڕا خەڵکەکە هەستان و بڵاوەیان لێ کرد و بەرەو ماڵەکانی خۆیان گەڕانەوە. بۆ ئەوەی خەڵکەکە زووتر بچنە دەرەوە، هەموو دەرگاکانی سێرکەکەیان کردبووەوە و خستبوویانە سەر پشت. هەموو بەیانیەک پاش ئەوەی کلیۆپاترا لە خەو هەڵدەستا، من عەترم بە گیانی دادەکرد. کاتێک ویست بێتی نان بخوات، زوو لە بەردەمی دادام دەنا. هیچ کاتێک خواست و ئارەزوویەک نەبووە بێتە دڵمەوە کە وا هەست بکەم لێی بێبەشم و دەستم نایگاتێ و بمەوێ لە کلیۆپاترا دوور بکەومەوە. بەڵام ئەو ڕۆژە هەستم کرد ناتوانم ئارام بگرم و بە هەر شێوەیەک بێت دەبێت بڕۆم و ئەو کوڕە کاڵ لە نزیکەوە ببینم. ئەو کەسانەی کە بۆ نمایشی سێرکەکە هاتبوون بۆ ئەوەی بتوانن بگەنەوە عارەبانە و ئەسپ و کەژاوەکانی خۆیان لە دەرەوە، بەرەو ئەوێ دەڕۆیشتن، وەکو وتم لەو شوێنەی کە ئاگاداری چوارپێکانیان دەکرد. خەڵکە ئەشرافەکە سوار بوون و دەڕۆیشتن، بەڵام کەژاوەکانی ئەندامانی خێزانی پاشایان هێنایە ناو سێرکەکە و سوار بوون و منیش دوای ئەوان سواری کەژاوەکە بووم و بەڕێکەوتین.